ئەو کەسەی کە تۆی دروست کردووە تا چ ڕادەیە سوپاست کردووە، تێشووی سەفەرت بۆ پڕ کردووە، سوزدەی شکرت قەت بۆ بردووە، ئەو هەوای کەوا هەڵی دەمژیت بۆ تۆی ناردووە تاوەکو بژیت. ئەگەر بۆ ساتێ ئەم هەوانە بێ ئەوە بزانە مردن دێتە ڕێ. بیرت کردەوە بۆچی ئەمانە زەوی لە ژێر پێسەرەوە ئاسمانە؟ ئەمانە هەمووی گەورەی خوایە، دانا و زانایە و حیکمەتی تایە. ئەگەر ئەمانە بۆ بەندەی خوا بێ ئەی بەندە بۆ تۆ تێشوت پڕ نابێ، ئەی بەندە بۆ تۆ تێشوت پڕ نابێ. مامۆستاجان زۆر زۆر خۆشحاڵ بووم. دەستە خۆش بێت، ماڵە ئاوا بێ و خامەت هەمیشە ڕەنگین بێ قوربانگیان. زۆر زۆر خۆشحاڵت کردین، شەشتە ڕووناکردەوە، هەموو لایەکمان ئیسفادەمان کرد. خوای گەورە زیاتر و بەسیرەت و چاوڕۆشینیت پێ ببەخشێت یا ڕەبی. خوای گەورە زیاتر قەڵەمەکەت پڕ بڕشت کات و بتوانی زیاتر خزمەتی کۆمەلگاکەی خۆت و گەنجانی وڵاتە بکەیت. دەستەکانم ئازەکەم پشت بەخوای گەورەی ئینشاءڵڵا مامۆستا بۆ شێوازە شەڕ خۆ حرام نییە بۆ شێوازە بینەسی. ئەوە خەیرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی شاعر، یعنی شاعیرێکی هەبوو بە ناوی حەسانی کوڕی سابت، معلومە لای جەنابتان تێگەی چەندەها جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردووە گوێی لە حەسان گرتووە، دەی چیت نووسیوە ئیمڕۆ بۆمان، چیمان بۆ ئەڵێی، حتا بە شاعیر و ڕەسوول ناسراوە. بەڵێ ئینشاءڵڵا من خۆم کۆمەڵی شعرم نووسیوە، بەڵام هی ئەوە نییە پێشکەشیکەم، بۆیە منش حەزم زۆر زۆر لە شعرە و هۆنراوەکانی جەنابیشت زۆر زۆر هەم کۆمەڵایەتی بوون، هەم دینی بوون، هەم ئینسانی بوون و زمانێکی پارا و نووسینێکی زۆر جوان. دەست و چاوە خۆش بێ قوربانگیان.